تومە نەدەی نەپاڵی خوا نەکا تومە نەدەی نەپاڵی ئیسلام ناتووە تعدا لە من و تۆ بکە ئیسلام ناتووە خوا نەکا شتێ بکە کە شتێک بێ ئەوانەشی دەیکەن بەناو ئیسلامەوە حاشا وەلیلا قەد ئیسلام وا نایەژێ حاشا بەلیلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئافرەتێک دەچێتە ئاگری دۆزەخەوە لە پێنا بۆچی بۆی پشیلەیەکی حجز کردووە ئەزیێ تێدا نەک مرۆڤێ پشیلەیە ئەی پیاوێک دەچێتە باشتەوە بۆچی ئەچێ دوو لە ڕوو جەنابتان لەبەرەوەی سەگێک ئەوەشی گوێی لێمانەوە شەمان بینێ دوایی سەگێ تێرەکە خواجانە فەرمیوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەڵام ئەوانەی کە خوا ناناسن کورد بە مرۆڤ نازانن ئەنا غەیری خواجان ئاوای نەوتوو بۆیە بێن وریابین گوناح و تاوانێک نەکەین لەسەر خۆمان تعدا لە خۆمان نەکەین خوا تاوان بار بکەین لەم قەزێدا خاڵی